هەژمارێک ji parêzeran saziyeke yasayî ji bo belgekirina tawanên dijî gelê Kurd li Rojhilatê Kurdistanê ava kirin. Hejmarek ji parêzer û kesên pisporiyên yasayî û lêkolînvanên Kurd li Ewropayê saziya bi navê Kurdistan Tribunal damezrandine. Karê vê saziyê komkirina belgeyên taybet bi komkujiya dijî gelê Kurd ku di serdemên hikûmeta paşayetî û Komara İslamî ya Îranê de hatine encamdan. د دانازانا وی سازیه ده هاتیه کو او به هجمارک ji parêzer û kesên yasayiyên Ewropî re kar dikin ku wan dokumentan belgeyan bidin dadgehên Ewropî û wan zindî bikin. Ew sazî di demên pêş de wê çawaniya karkirin û belgekirina wan tawanan eşkere bikin. لسر وی مجاره برز بهزاد خوشحالی اندام دستیا ریوبرنیا کردستان تریبونال بریا سکای به میوانه میا برز روش باش سپاس تو میوانه روداوی دەستپێکی ئەگەر ئەم بەحسە هەژماراوان کەسێن پسپۆر و کەسێن یاسەناس بکن و ئەم بێژن ئەڤ سازی دامەزراندنە هون چەند کەسن ji کەنگی دە هۆن کار dikin li ser damezrandina vê saziyê هەروەها کی پشتەوانیya we dike. ڕۆژتان باش کوردستان تریبونال سازیەکە کە دەستی پێ کردووە چالاکیەکانی خۆی دەستی سەرەکی هەیە ڕوکنێکی دەستەی باوەڕ پێکراوە ڕوکنێکی دادوەرەکانن و ڕوکنێکیشی هەیەتی ئیجراییە یا هەیەتی بەڕێوەبەریە کە ئەرکەکان ڕائەپەڕێنێ کۆمەڵێک دادوەر کە بریتین لە دادوەرانی کورد و هەروەها دادوەران لە چەند وڵاتی ئوروپیۆ هاوکارمان ئەون بۆ ئەوەی کە بتوانین ئەم ئەرکە بەڕێوە ببین و جێبەجێ بکەین. پێشتر لەوە بڕی چەند ساڵەوە بەر سازیەکمان بۆ بە ناوی ئێران تریبیۆنال کە لە ئێران تریبیۆناڵە نزیکی 75 بۆ 80% ئەو کەسانەی وە وەکو قوربانیەکانی تاوانەکانی کۆماری ئیسلامی دژ بە نەتەوەکان لە ئێرانە بوون 75%یان کورد بوون بەڵام بەداخەوە ئەو جۆرە کە ئەکرا و ئەبا ببوایەت ئاور لە کورد نەدراوە لە بڕیاری کۆتاییە بۆیە ئێمە هاتینە سەر ئەو قەناعەتەی کە بۆ خۆمان بە شێوازێکی سەربەخۆ کوردستان تریبونال وەکو سازیە ڕێک بخەین. واتە ت کەس ژنەتەوەین دنیێن ئیرانێ دناوا سازیاوە دە جه دەگرن یان بتەنێ هون کوردن؟ لە کوردستان تریبوناڵە بەتەنێ کوردن و بە تایبەت کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لەو قەوارە پێکدێن. باشە هونێ چ بەلگەیان کۆم بکەن کیژان جوورێ بەلگەیان هونێ کۆم بکەن یێ کیژان سەردەمێ کیژان کۆمکوژیێ؟ ئێمە لەسەر سێ پێوەرکارەکەن دیارە پێوەرە یاسای پێوەرەکان زۆرن بەڵام لەسەر سێ پێوەر یەکەم ژینۆسای دژبنەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە دووەم جنایەت دژ بە مرۆڤایەتی و سێهەمی تاوانی شەڕە کە ئەو سیانە لە قۆناغی 1979 سەرکەوتنی شۆڕەشی گەلانی ئێران و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هەتا هەنووکە هەتا ئێستا خەریکین باسی لێ ئەەکەین دیارە شتەکان جۆر بە جۆرن تاوانەکانی کۆماری ئیسلامی هەم ژینۆساید بووە دوایەوە کوشتاری بە کۆمەڵ بووە لە گوندەکانە کە بەرچاوترینیان قارنا و قەڵاتان و ئیندرقاشە بەداخەوە تا ئێستا شتێکی بوو نەکراوە دوای ئەوە لەسەر تاوانەکانی دژە مرۆڤایەتیە کە هەتا ئێستایش لە جێگەی خۆیەتی وەکو ئەعدامەکان وەکو لە سەدارەدران وەکو گول لە بارانکردنەکان و هەروەها نزیکترینیان کە ئێوە ئەوینن ڕۆژانە بە قەناس کە ئەوە تاوانێکی دژە مرۆڤایەتیە و تاوانێکی لە شەڕە کۆڵبەرەکانمان ئەکوژرێن هەموو ئەمانە تاوانن هەروەها بنەماڵەی قوربانی کراوەکان
و ئەو کەسانەی کە ساڵیانێکی زۆر لە زیندانەکان و سژنەکانی کۆماری ئیسلامیا بوون و بێوەری بوون لە سادەترین لەواقع ئەو کەرەستانی بۆ پێویستە بۆ دادوەریەکی منسفانە و عادڵانە. باشە واتە هونێ بەلگەیەن وان تاوانên ku di tenê di serdema Komara İslamiya Îranê de çêbûne hûnê pêşkêş bikin hûnê kom bikin yan jî belgeyê tawanên berê rejîmên berê jî. بەڵێ ئەوەی وا تا ئێستا خەریکین باسی لێکەن لەبەر ئەوەی کە شتەکە زۆر بەرفراوانە ئەو تاوانەی کە باسی ئەەکەین تاوانی 1970 تا ئێستا واتە ئەکەوێتە سەردەمی کۆماری ئیسلامی. بەڵام بۆ سەردەمی پێش کۆماری ئیسلامی ئەوە پرۆسەیەکی ترە کە ئەگەر لەم کارا سەر بکەوین و بتوانین بەڵگە تاوانەکانمان کۆبکەینەوە دیارە بۆ پێش کۆماری ئیسلامیش ئەتوانین ئەو مۆدێلە دیسانەوە بەکار بهێنین و بیپێچێنینەوە و پرسیارێکی ترتان بوو پێشتر فەرمووتان بەڵگەکان چۆن کۆکردنەوە. ئەو بەڵگانەکە کۆکرێتەوە بەشێکی ئەو کەسانن کە وەکو شاهێت دێنە ناو دادگا و ناو دادگا شەهادەتی ئەوە ئان کە چیان بەسەر هاتووە چ بووە و هەوە ئەمانە لەلایەن دادوەرەکانەوە تۆمار ئەکرێت. بەشێکی تری کەسانێک هەن کە ڕێگەی ئەوەیان نییە کە بە ئاشکرا بێن ئەوانە بەڵگەکانی خۆیان بە شێوەی نهێنی لە ڕێگەی ئیمەیل یا بە ڕێگە گەلێکتر بۆمان بەڕێ ئەەکەن و لە دوای ئەوە کە ئەو فۆرمانەیان پڕۆکردۆ و هەموو ئەوانە تۆمار کرا بە پێی پێوەرەکانی دادوەری ئەوانە ئەدرێتە بەردەم دادگا. باشە کیژان دادگەهێ هون dikarin van belgeyan van dozan tomar bikin kîjan dadgehên Ewropîyên koderiyê xwe ji we re vekirine kîne ew kesên şareza û pispor ku li gel we ne mebesta min yên Ewropî. بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە سێدانە ڕێکخراوەی یاسایی نێونەتەوەیی هاوکارمانن کە ئەگەر ئیزنم بدەن لەبەر ڕێکاری ئەمنی ناویان نەبم بەڵام ئەو سێرخراوێکن کە بە تەواوی هاوکارمانن ئامادەگی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی کە هەموو ئاسانکاریەکمان بۆ بکەن بۆ ئەوەی دادوەر دادستان پرۆسەی دادوەری هەموو ئەمانە هاوکارمان بن. دیارە ئەم ئەرکە دەستپێشخەرەکەی سازمانی جیهانی کورد بووە و وەکو لایەنی کوردیش هاوکارمان ناوەندی لێکۆڵینەوە و دیاسپۆرای کووردە. بەڵام چەندین ڕێکخراوەی نێونەتەوەیی و یاسایی بە تایبەت ئامادەگی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی کە هاوکاری ئەم پرۆسە پرۆژەیە بن. gelekî spas birêz Behzad Xoşhalî endamê desteya Rêveberiya Kurdistan Tribunal bi rêya Skybê tu mêvanê me bûye.